بەڵایزان لەم بەشەی بەرنامەکەمانە باس لە کۆمەڵێک لە ئەو کێشە و گرفتانە یاخود لەو ئاستەنگانەکەین کە لە بەردەمیانە وەرزشیەکان بەگشتی لە کوردستان و بە دیاریکراویش کێشە و گرفتەکانی یانەی وەرزشی چەمچەماڵەکەین. بە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار خدر سەرۆکی یانەی وەرزشی چەمچەماڵ لە ستودیۆکانمان لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە. کاک ڕێبوار سڵاوت لێبێ و سوپاس بۆم دەرفەتە. سڵاو بۆ بەڕێست و کارمەندانی کەناڵە خۆشەویستەکەتان و سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. سپاس دەکەی کاک ڕێبواریان. ئەگەر لەوە دەست پێ بکەین کەمێک باس لە یانەی وەرزشی چەمچەماڵمان بۆ بکەی لە ئێستا لە چ بارودۆخێکدان وەروەها باسیەکی یانەکە بکەین. دیارە باسکردن لە کێشە و گیر و گرفتەکان بەردەوام ئێمە هەموو ساڵێک ئەم کێشە و گیر و گرفتانە سەرجەم یعنی ئەو یانانەی کە وەکو ئێمەوان دووبارەکردنەوەی ئەم گرفت و کێشە دارایانە باسەکەینەوە. یانی وەرزشی چەمچەماڵ کە لەم ساڵانەی دوایە لەسەر دەستی ئێمە و کۆمەڵێک وەرزش دۆسی خۆشەویست توانیمان لە پلە دووە بیگەینە نایاب. دیارە لە پلە دوو تا یەکەوانە وەزعی دارایەکە هێندە قورس نەبوو، بەڵام کە گەیشتین بە نایاب لە ڕووی دارایی و یاریزان و هات و چۆوانەوە مەسرەفەکەی چەند قاتی ساڵانی پێشووە. بۆیە یانی وەرزشی چەمچەماڵ ژێرخانێکی ئابووری تایبەت بە خۆی نییە کە بتوانێت خۆی بەڕێوە بەرێ. بۆیە ناچاری ساڵانە لەسەر ئەو وعدانەی پێمانە درێ و دواتر ڕاستمان لەگەڵا ناکەین دەنگ هەڵبڕین و ناڕازایەتیەکانمان باز بکەینەوە. کاک ڕێبوار ئەگەر ئەو ینی گەیشتن بە پلەی نایاب ئەمە دەستکەوتێکی باشە لە گەری بەدەمەوە نەهاتن و جێبەجێ نەکردنی ئەو با بڵێن پشتگیریە داراییە بۆ یانەی وەرزشی چەمچەماڵ. ئەمەوە کە یانەکە تووشی گرفت بێ کشانەوە بخۆیە و ببینە یاریزانەکانی تووشی با بڵێن پەرتەوازە بوون بن یاخود لەوێ نەمێنن. بە حەقەت تووشی ئەمە یەکەم ساڵ نییە، یعنی هەموو ساڵێک تووشی ئەم کێشە و گیر و گرفتانە ئەبین ئێمە، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بۆچی قساکەین، هانا بۆچیە بین، هانا بۆچ کەسێکە بین کە لە مانای وەرزش تێناگا، کە لە مانای ئەهمیەتی ناوی شاری چەمچەماڵ تێناگا کە تۆ لە خولی نایەبای، واتە وای لێ دەیتر خولەکانش هیچ ئەهمیەتێکی نامێنێ کە تۆ بەرپرسانی حکومی و حزبی لە کوردستان و لە شاری چەمچەماڵشە کە ئەهمیەت بۆ سەرکەوتنانە دارەنن، یعنی ئێمەش سار دەکەینەوە. بۆیە کشانەوە لە خولی نایاب دەستبەرداربوون لە یانەی وەرزشی چەمچەماڵ لای ئێمەوە ئەوە ئەگەرێکی 100% ئەمڕۆ سبەی هەڕووەدا، بەڵام تەنها ئەوەی کە ئێمەی هێشتۆتەوە پێمان ناخۆشە ئەو دەستکەوتە ئەو سەروەری کە بەدەستمان هێناوە ناوی چەمچەماڵمان گەیاندووە بە باشترین ئاست و هاندەرانمان ئەوەی کە قسەی لەسەرەکرا ئێستاش ئەیبینن کە چه هاندەرێکن بوونەتە سیمایەکی جوانی خولی کوردستان و ئێمەش وەکو خۆمان دەستەی ئیداریانی وەرزشی چەمچەماڵ باوەڕ ناکەم ڕۆژێک درێغیمان کرد بێ، بەڵام ئەم ساردکردنەوەی ئێمە هەستەکەم ئەنجامێکی خراپی بەدوایە بێ. دواتر ئەوەی کە تەنها ئێمە هێشتۆتەوەڵێن ئەها ئەگەرێکمان هێشتۆتەوە بەڵکو دەست گیرۆیەکمان بکەن، بەڵام دیارە بێمنەتن. بۆیە ئەو ئەرکی لەسەر شانی ئێمە بووە بە ئامانەتەوە گەیانومانتە جێی خۆی، لەوە زیاتر توانا و تااقەتی ئێمەش نەماوە. یعنی وا هەستەکەم هەموو ساڵێکی ئەمانە باسەکەین خەڵکێک پێی واوزەیە ئەمە کوروزانە و پاڕانە و یان بۆ خۆمانمانە، یعنی بێتاقەت بووینە تاسیری لەسەر سومعە و شەخسیەتی خۆشمان کردووە. بۆیە ناتوانین لەوە زیاتر باج بە خۆمان دەین. بۆیە من مەمنونی هیچ کەسێک نیم ئەگەر لەبەر خاتری شەخسی من پارەیەک ئەدا بە ناری چەمچەماڵ. ئەمە ناوی شارێکە، ئەم هەموو هەزاران گەنجە لەبەرەوەی بچنە شوێنێکی تر یا جێگەیش کە خراپە بێیان ئەوە هاتوونەتە ناو یاریگای یانی وەرزشی چەمچەماڵ 2-3 سەعاتە و هەموو هەزارە هادەرە لەو یاریگایە ئەبن
دوجار هادرش داوای نەتیجە لێکە داوای بردنەوە لێکە بەڵام تۆیە کە نەتوانی ماوەی 6-7 ڕۆژە موچەی یاریزانەکان بدەی یعنی بە چه حەقێکەوە بە شتێکەوە توانی بچی لێ پێچینەوەیان لەگەڵا بکەی کە ئەمەش تاو ئێمەی بێزار کردووە بۆیە یعنی ئێمە خۆمان هیچ ئومێدێک یعنی ئەو تروسکایەک نابینم بۆ یانێ وەرچەم چەمەڵ بەداخەوە زۆر باشە کاک ڕێبوار ئاماژت بۆ کرد کە ماندووبوونێکی زۆرتان پێوەبینی و تاوەکو گەشتوتەوە ئاستی یانەکە بگاتە خولی نایابەکان ئەمە چۆنی بۆ گەر کەمێک باز لەو ماندووبوونانی ئێوە خۆتان بکەین وەروەها ئێوە دڵنیام کە گفتوگۆتان گرتووە لەگەڵ کاربەدەستانی شاری چەمچەماڵ ئەوان هیچ بەڵێنێکیان نەداوە چۆن بتوان هاوکاریتان بکەن و دەنگی ئەوەوە بگەێنە سەرووی خۆیانەوە. بەدەستهێنانی ئەم دەستکەوتانە جەنابتان یان ئەوانەی کە وەرزشکار نەزانن لە پەڕەی یەکێتی تۆی پێی کوردستانە یانەی وەرزش چەمچەماڵ لە 2006 تا 2007 تا ئاگاتە 2017 یعنی وەرزش چەمچەماڵ بەس بەشدارە لە خولی یەکێتی تۆی پێی کوردستان لە پلە 1 دواتر دابەزیوە بۆ تۆ ئەجا خۆی سەرکەوتن لە پلە 2 بۆ پلە 1 لە پلە 1 بۆ نایاب یعنی زۆر قورسە بەڵام ئەمانەوە ئەم هێشتنەوەی یانەیە لە خولی نایابە لە سەرکەوتنەکان بۆ ئێمە قورسترە من لە ساڵێکە 14 ملیۆنم پێ بووە کە یانی وەرزش چەمچەماڵم لە پلە 2 گەیانەوە بە نایاب بەڵام ئێستا 14 ملیۆنی بەشیمان یەکم ناکات چونکە من سەفەری شارەکانمە یاریزان عەقدی موچەی بەرزەبێتەوە لە خولی نایابە ئەمە بۆ چیە باسەکەی بۆ کام بەرپرس باسەکەی بەرپرسێک کە پێی وابێ 2 ملیۆن تەداتێتتر بەو 2 ملیۆنە تۆ بێ موچەی یاریزان بدەیە بێ سەفەری شارەکان بکەی مەطعەم و ئوتێل و نازانم هەموو شتێکی بە 2 ملیۆن وەکە کامەش بەداخەوەم یعنی تەنها 2 ملیۆنە بەسی سەفەری شارێک ناکە کە ئەمە دەیان جان ئەم قسانەما کردووە بەڵام من تەنها ئەوە پێ ناخۆشە خەڵکێک وا بزانێ من لەبەر خۆمە پاڕێمەوە باوەڕە بێ هەرچی بەرپرسی کوردستان هەیە مناڵێکم لە برسا برێ من داهای دینارێکی لێ ناکەم بەڵام مەسئولیاتێک لەسەر شانی ئێمەیە وەکو یانی وەرزشی چەمچەماڵ پێم ناخۆشە یعنی خەڵکێک وا بزانێ هەوڵم نەداوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەنجی خۆمان گەیانووە لە پەڕی تایبەتی فەیسبووکی خۆمان قسەمان کردووە بۆی ئەمانە بە ئاگا بێنەوە یعنی ئەوەی کە من شەیبینم لە خولی نایابی کوردستانە تەنهایانەیەک کە هاوکاریمان ناکرێ یعنی وەرزشی چەمچەماڵە دیارە ئەمەشە بۆ ئاگرێتەوە ئێمە پشت و پەنایەکی حیزبی و حکومی بە قووەتمان نییە دەنا فەرقمان نییە لەگەڵ هیچ یانێشکەیە ئێمە ساڵی پارت چوارەمی خولی کوردستان بووین یانەی وا هەیە دەیان بەرپرس و وەزیر و نازام ئەوەی کە پێڵێن دەسەڵاتدار لە پشتێتی نەیتوانیوە بگاتە پلەی چوارەمیش. کاک ڕێبوار پاساویان چییە بۆ چارەسەر نەکردنی کێشەکانتان؟ بەڵێ وەڵاگە دووبارێکی تەو بوو. وتم پاساویان چییە کە چارەسەری کێشە گرفتەکانتان ناکەن؟ چ پاساوێکیان هەیە؟ دیارە ئێمە نزیکەی 3 مانگێک پێش سەبڕیارماندا دەست لە کار بچێشنەوە بەڵام لەلایەن چەند بەڕێزێک ئەوانەی کە خۆیان بەخۆم خۆری ئێمە و یانەکە شەزانن وادیاندا دەستگیرۆی مامکەن بردیانی نەلای چەند بەرپرسێکی باڵا بەڵام تا ئەم دەقێش هەر قسەیە ئەمڕۆ ناسبەی سبەی نادوو سبەی با بێتەوە لە سەفەر گەڕایەوە کۆبوونەوەی هەیە یعنی شتەکان بێتان بووە بۆیە یعنی ناچارین ئێستا موچەی مانگێک بە قرس بدەیت سەرەوە بگەڕێتەوە بۆ مانی دووەم سەرجەم موچەی یاریزانان بە قەرز بدەیت ئەی من هەرایەوە نەم لە توانایە خۆشم کەسێک نیم بڵێم لە ڕووی داراییەوە زۆر بە قووتم مامۆسایکی قوتابخانەیەکی سەرەتاییم هەرەوە نەم لە دەستێ بەڵامی تر لەمە دووە هەوڵەدەم میشەڵا ئەوانەش نێڵم و کۆتا یاریمان بێ ئیشەڵا لە خولی نایابی کوردستانەی تر ئێمە جێهێڵین چێ دێ لە خزمەتیانەوە با بێ ناوی ئەو شارەی کە ئێمە بە بەرزی ڕامانگرتەوەش هەر تەنها بتوانێت بە بەرزی ڕای بگەیتە جا حیزبە حکوومەتە وەرزشکارە هەر شتێک یعنی ئومێدێک نەماوە لەلای ئێمە. مامۆستا ڕێبوار یعنی بەڕاستی جێگەی دەستخۆشیە تۆ لە قۆناغی دوو لە پلە دوو چکە مشکلەکە لێرەیە ئەو بەرپرسانەی یان ئەو کەسانەی پێویستە بەدەمەوە بێن ئەو شیاریە وەرزشەیان هەیە ینی کە تۆ ئەچیتە لای قسەی بۆەوە کە ئێزانێ پلە دوو چیە ئەزانێ پلە یەک چی ئەزانێ نایاب چیە
یعنی ڕەنگە بۆ ئەو پێوا بێ هەر دیێڵا کۆمەڵێک گەنجەچنە ناو ساحەیەک و تۆپێکیان بەسە و ئەو بیرلەوە نکاتەوە ڕەنگە یاریگای ڕاهێنان جیاواز بێ ئەو کەرەستە و پێویستیانە بۆ ڕاهێنان سەفەری شارەکان هێنانی یاریزان هەستەکەن هەر بەڕاستی ئەزانن بۆ مەوزوعەکە چیەکەیەوە قسەیان بۆەکەن. وەڵا زۆربیان ئەڵێن مامۆستاژیان معنەویان ئێمە لەگەڵ تاین بەخوا من معنەویان بەقەت هەموو کوردستان ووران بەرزە من معنەویم ناوێ من موچە یاریزانمەوێ من چاکردنی یاریگاکەمەوێ من یعنی ئەو دنیای کێشەمانەیە من پاسەوار و کارگوزارمەوێ بۆ یاریگاکەم یعنی بێ من شەوان بچم حرەسیاتی یاریگا بگرمە بێ من شەوان تەلەفۆن بۆ ئاسایش پۆلیسکەم پڕناو مەلعەبەکەم بووە لە خەڵکێک کە نازانم چیەکەن و خەریک چین ئاگرەکەنەوە و دانیشن تا سەعات 1 ئامانە کۆمەڵە کێشەن بەڕاستی یعنی بێزار بووم لە باسکردنی جا ئەوەندە وژدانم مرتاحە بەرپرسێک نەماوە کەسێک نەماوە کە هانام بووینە ببدێ کۆمپانیایەک لەم سنوورەیان نەماوە ئەوەی کە من بزانم ئەویش قسەیڕە بەڵام دوجاری تر وەرزش ئاوا بێ ئەهمیەت کراوە بەداخۆم یعنی تۆ ئەبێن بەرپرسانە بزان وەرزش ئەمڕۆ زانستە یەکتر ناسینە بەڵام باوەڕم وایە کە لە تەواوی کوردستانە نایان پەرژێتە سەر وەرزشە هێندە ئیش و کاری تریان هەیە لابەلا وەرزشەکەش وا هێواش شێواش هەم ئێمەمانانشی لەگەڵا سوکە کرێ هەم وای لێکرێ کە خولی نایاب و خولەکانی کوردستانیش بێ ئەهمیەت بکرێ بەداخەوەم بێجگە لە بەرپرسە حکومی و حیزبەکانی ئێمە هۆکاری سەرەکی ئەم وەزعانە یانەکان ئەوە کار بەدەستە وەرزشیەکان ئەوانەی کە پلەی وەرزشیان هەیە لە کوردستان پێم وایە زۆربەیان بەدەیان واستەکاری و ماستاوچێتی هەستاون خۆیان کردووە بە برسی وەرزشی کە ئەوەیان نەکردووە لە کوردستانە بتوانم بەرێ بخەنە سەر بەردەوە بۆ وەرزشی کوردستانە بینن ڕۆژ بە ڕۆژ لەسەر دەستی ئەمانە وەرزشی کوردستان بەرەو دواوە بەرەو داڕوخان شەچی ئاوە کارەکەی شەمانن یعنی ئێستا من وەزیری دارایی ئەبێ گوێ لە دەنجی من بێ وەکو وەزیری دارایی هەم سەرۆکی یانەیە یعنی وەزیری دارایی جەنابەت بەخۆت بەڕەوای حەقەزانی دوو جار لە ماوەی ساڵێکە 160 ملیۆن دینار بۆ نادەکەی و خۆت وەرگری یانەیە کە یانەی پایتەختی شەیدان و ئەنفالان ئەنفالکراوانە کە باس شەید و ئەنفالکراو کرێ ئێوە لە ئێمە دەنگتان زیاتر بەرزە یعنی بۆ نای بەهانای ئەم یانەیەوە بە حساب بەیانەی بۆ ناکەی یعنی حسابی شاری بۆ ناکەی ئێ خۆ تۆ وەزیری دارایی لەگەڵەوەی وەزیر تۆ بەرپرسێکی سەرۆشی یانەیەکی وەرچیت ئەبێ ئاگار لە معاناتی یانەکەی یعنی ئێوە سەردەمانێک باسی گەندەڵی و باسی دادپەروەریتانە کرد ئێمە وماناتان بە هەموو شتێک تۆمەتبارە کرد دەی ئێستاوە یانەیەکەیە لەوانەیە نزیکایەتی لە شاری چەمچەماڵەوە زۆر شاریکە هەبێ دێوەرە ئاوڕێک لە شارەکانی کە بدەوە ئەم بەداخۆم ئەم جۆرە بیرکردنەوەوانە لەسەر ئەساسی حیزبایەتی و لەسەر ئەساسی ناوچەگەرێتی ئێمە کوشتەی دەستی ئەوانەی یعنی وەزیری دارایی ئەتوانێت تەنانەت سەرجەمیانەکەی ئەزانێ معاناتی ئێمە چییە ئەوە چەندین جارە ئێمە باسەکەین دەی وەزیری داراییوە لەسەر خەت و بڵێ ئەمەش یانەیەکە وەکو یانەی ئێمە یا حسابی یانە بۆ ئێمە ناکەن یا حسابی شار بۆ ئێمە ناکەن یا تانەوێ ئێمەش دەستکەین بە ماستا و دەڵەچێتی لە ڕێگەی مەسول و بەرپرسەوە بگەین بەلاتان کە دڵنیا بنەوە لە لای ئێمە ناکرێت زۆر باشە بەو هیوایە کە کێشوگرفتەکانتان چارەسەر بکرێت مامۆستا ڕێبوار باست لە یاریگا کرد لە نێو یاریگاشدا کێشوگرفتان هەیە یاریگاکەتان تا ڕادەیەک باشە تا بتوان یاریزانەکان هەم بتوانن لەوێ ڕاهێنان بکەن یاخود یاری نێوان شارەکانی تێدا ئەنجام بدرێت جا هۆکارێکی خراپی ئەنجامەکانی ینی وەرچەمچەماڵ لە یاریگای خۆیان لەبەرەوەی ئێمە یاریگاکەمان گواستوتەوە نەوەڵایسە لە یاریگایکی کە میوانین ڕاهێنان و تەمرینە ڕاهێنان و یاریەکانیشمان لە یاریگایەکی دەرەوە کرد بڕیارمان بدا بیگوازینەوە بۆ بازیان بەڵام دەسوپاس بۆ قایمقامی چەمچەماڵ کە لە ڕێ بەڕێزیانەوە هەوڵی دا و یاریگایمان بە بەلاش بداتێ بۆی ڕاهێنان و یاریەکانمان تیا بکەین بۆ یاریگاکەمان بەکەڵکی هیچ نەماوە ینی بەکەڵکی وەڵای ئینشەڵا دواتر کامێرەمانەکەتان بنێرن ئەوێ بزانن ئەم هەموو پینە و پەڕۆیی کە ئێمە کردومان ئەم هەموو چاڵ و چۆڵی یاریگایەک 14 ساڵە لەو شارەیە کە داناغاست تایە دەوڵەمەند بوو کە بەرپرسان لە پەنایە پارە ئەخۆن و دەوڵەمەندە بن یاریگاکەی بە کەڵکی یاریکردن نەماوە و
یعنی وەکو سەبێکی لاتەوە هیچ سیمایەکی یاریگای تیان نەماوە بۆیە بە ناچاری یاریەکانمان بدۆتە دەرەوە یاریگایکی خۆمان. زۆر باشە لە ئێستادا چه هەوڵێکی دیکە هەیە ینی بتوانن هیچ تروسکایەک ئومێدێگە بێت کە ئەم کێش و گرفتانە چارەسەر بکرێت و بتوانێت یاریزانەکان هاندەرانی ئەو شارە بە دڵ و دەروونێکی ئارامەوە سێری یاریەکان بکەن و بەشدار بن لە یاری پاڵاوانەتەکانی و شارەکان. وەڵی من هیچ ئومیدێک هیچ تروسکایەک بەدی ناکەم. یعنی ئەوەی کە هەیە تەنها ئەم بەڵێنانە کەی جێبەجێکرێ ئەوە 3-4 مانگە ئێمە چاوەڕین ئەم بەرپرسانە بۆ نابینرێن بۆ لە شانسی ئێمەیە دانانیشن کە کۆمەڵە کەس وعدیان بە ئێمە داوە بیان بین و ئیشمان بۆ بکەن. بەڵامی تر کارە ساتەکە لەوەیە تۆ چی بۆ یاریەک نزیکەی 1.5 ملیۆن 2 ملیۆن تەوێ وەرە ئەوەت پێ نەبێ وەرە 70 ڕۆژ موچەی یاریزانە نەدابێ ئەنجا ئەم هەموو قەرزانە شەکەین دواتر ئەم قەرزانە بێ بە شخصی ناکەوێتە سەریان. یعنی من برادێک کە پارێ مەداتێ بە قەرز لەوانەیە نەیدا بە کەسێکیکە بیدا بە منش هەر ئەوە نەم لەسەر دێ لەسەر شتی شخصی بۆ خۆمەوە بکەم بۆیە ناچمە ژێر ئەو بارە چاوەڕێکم تۆزێکیکە پش و درێژە بم ئەڵێم نەوەکو زۆر باشە ماوەستەها لەبەر خاتری ناوی چەمچەماڵە. ئێمە لێرەوە بەڕاستی ئومێدی بەردەوامیتان بۆ خوازیین و جێگە دەستان دیارە و گەچی ئەوانەی کە لە وەرزش شارەزان جێگە دەستیەوە زانن و بە دڵنیاییەوە دیسانچمەوە سەر قسەکەی پێشوم تۆ لە پلە دووەوە بۆ نایاب ئەبێ کەسێک گەلف و بێ وەرزش بزانێ دەبێ بزانێ ئەو چەندمان بوو. دیسانەمەوە پرسمەوە بەڕاستی ئەو بەرپرسانی ئێوە یان معنین بەم کارە ڕەنگە ئیشی جەنابەت نەبێ بچی بپاڕێتەوە بۆ موچەی وەرشەوانەکانت. شارەزایان هەیە زانن چکە منەمێت چیرۆکێک زۆر بە کورتی بۆ بگەڕمەوە برادێک چوو بنە لای بەرپرسێک گوتویان ئێمە یانەکەمان پلەیەکین و تویانی دوو نەجمەتان هەیە ینی بە حسابی پێوەری سەربازی یعنی نازانێت پلەیەک و پلە دوو چیە لە یاریە. ڕۆشنبیری بەرپرسان ئەزانن یعنی ئەگەر یانەیەک پلە نایابێت پێویستی بە زیاترە ڕەنگە ئەو حسابیەوە بکە هەر بە 10 ملیۆن ئیش بڕوە. دیارە بەداخۆ بەڵام ئێستا من شتێکی کرد بۆ جەرمەوە ینی من سیسیلەیەکی ئەوەی کە ئێمە پیاتیە پەڕین ئەوەت بۆ جەرمەوە من هەموو یانە وەرشەکان سەر بە بەڕێوەبەرایەتی وەرشن لە سلێمانی بەڕێز کاروان شێخ زیرەک ینی کاروان شێخ زیرەک ئەگە بەرپرس هەبێت لەم شارەم لەم زۆنەیە بێت تێ بگەینەیە کە پلەیەک و نایاب و دوو چییە و چالاکیەکان چییە و چەندێ پارێوێ ئەم بەڕێزانە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزشن کە دکتۆر شاکر سمۆ وەرزشی کوردستان بەڕێوا بە یعنی دکتۆر شاکر سمۆ هەم بەڕێوەبەرایەتێ گشتەکەی نازانێت لە ماوەی ئەم چەند ساڵەیە یانەیەک هەیە بە ناوی یانەی وەرزشی چەمچەماڵەوە لە نایابی کوردستانایە مینحە و پارەت بە هەموو یانەکان داوە بە چەمچەماڵە نەداوە. یعنی بەس لەبەرەوەی ئێمە مامۆستاین ئێمە کەسانێکی ئەکادمی لە یانەکەیە لەبەرەوەی بەرپرس نین وەزیر نین لەبەرەوەی وەزیرێک ڕاناسپێرینیان بەرپرسێک ڕاناسپێری تەلەفۆنیان بۆ بکەن بۆی ئەو هاوکاریانەیشی ئەکرێ بڕوا بکە یعنی مە هەمووی بۆیانەکانیکە لە ڕێی عیلاقاتی شەخسی حزبی و حکومیەوەیە هیچی بەوە نییە ینی کابرا بۆ نمونە ئێستا وەزیرە تەلەفۆن بە بەرپرسێکیکەکە بەسەر چاوگۆرم لە خزمەتام هاوکاریانەکانەکرێ بەڵام ئێمە سوپاس بۆخوا لە چەمچەماڵە ئەومان نییە نازانین یا ئێمە نایزانین یا شێوازی ئەو ماستا و دەڵەچەیە نازانین. زۆر باشە زۆر سپاسەکەین کاگرێبوار خدر سەرۆکی یانەی وەرشی چەمچەماڵ لە چەمچەماڵەوە بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان ناوی سپاس بۆم دەرفەتە بێمت بەخشی.